بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ پێنجەم ڕۆژ لە سەرێک ئۆپەراسیۆنی تورکیا بۆ سەر خۆراوەی کوردستان بەردەوامە. بۆ هێشەوە لە ماوەی پێنج ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 64 هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەستداوە کە لە ناویاندا 10 منداڵ هەیە. لە دوایین پێشاریچدا هێزەکانی سووریای دێموکرات و حکوومەتی رووسیا و سووریا ڕێکەوتن بەوەی کە هێزەکانی حکوومەتی سووریا بگەڕێنەوە چەند ناوچەیەکی ڕۆژاوای کوردستان. بەمیان دەرێک لە بەڕێزان سلێمان عەرەب نوێنەری پارتیەکێتی دێموکراتی پێدا لە هەرێمی کوردستان ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی. ماوەی 5 ڕۆژە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بەردەوامە. لە سەرەکانی درێسپیش هێزەکانی سووریای دموکرات لەگەڵ سوپای تورکیا و هێزە چەکدارەکان لە پێکدادانێکی قورسدان بە پەیامارەکانی ڕوانگەی سووری بۆ مافی مرۆڤ لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوودا بەهۆی هێرشی زەمینی و بۆردومان و تۆپبارانی تورکیا 64 هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەستداوە و لە ناویاندا 5 منداڵ هەیە. بەپێی زانیاری ئاژانسەکانی هەواڵ لە پێنجەمین ڕۆژی ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان زۆرترین خەڵکی مەدەنی کراونەتە ئامانج لە بۆردومانێکی فڕۆکەکانی تورکیا بۆ سەر کاروانێکی ئۆتۆمبیلی مەدەنی کە بەنیاز بوون لە تەلتەمرەوە بەرەو سەرەکانی بۆ بەشداری لە خۆپشاندانێک بچن. 15 کەس گیانیان لەدەستدا کە لە ناویاندا یەک ڕۆژنامەنووس هەیە و زیاتر لە 50 کەسیش بریندار بوون. هاوکات ڕوانگەی سووری ئاماری پێکدادانەکانی نێوان هێزەکانی سووریای دموکرات و سوپای تورکیای بڵاو کردەوەتی داهاتوە لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوودا 81 چەکداری سەر بە تورکیا و 8 سەربازی تورک کوژراون و 112 شەڕڤانیش گیانیان لەدەستداوە. لەلایەکی ترەوە بەهۆی هێرشی تورکیاوە لە ناوچەکانی گرێسپی و سەرەکانی و دەرباسیە و کوبانێ و عین عیسا و ناوچەکانی دیکە زیاتر لە 130,000 کەس ئاوارە بوون و ماڵی خۆیان جێهێشتووە. عن دخول وحدات من الجيش العربي السوري إلى منبج ورفع علم الجمهورية هاوکات لە دوایین پێشهاتیشدا بەهۆی ڕێکەوتنی هێزەکانی سووریای دموکرات و رووسیا هێزەکانی حکوومەتی سووریا بۆ منبەج و کۆبانێ دەگەڕێنەوە. ماوەی 5 ڕۆژە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بەردەوامە و ئەمریکا وڵاتانی زلهێزیش تاوەکو ئێستا جەنگەکەیان ڕانەگرتووە و ڕۆڵی تەماشاکەر دەبینن. لە هەمان کاتیشدا ئەمریکا 1000 سەرباسی خۆی لە ناوچەکانی شەڕ کشاندەوە و بە نیازیشە لە ئایندەیەکی نزیکدا سووریا جێبهێڵن. بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بە سوپاس باوە دەبووتان کاک کەس لەماگر لە بەڕێستانەوە دەست سێ پێ بکەین. ماوەی 5 ڕۆژە هێرشی تورکیا و هێزە چەکدارەکانی سەر بە تورکیا بۆ سەر خۆراوی کوردستان بەردەوامە. تاکو ئێستا هیچ بەرەو پێشچوونێکە توانێت ناوچێک کۆنتڕۆڵکەن یاخود شەڕێکی سەخت لە ڕۆژاوی کوردستان هەیە؟ دەم باش سڵاو ڕێزی خۆ پێشباش دەکەم. نەبات 5 ڕۆژێن دەواازبوویدا دەوڵەتە داگیرکاریە تورکیە عێریشێکی داگیرکەرانە هۆڤانە و فاشیست لە بەرامبەری ڕۆژاوای کوردستانی دەست پێکردە. بێگومان حتا وەکە نەها ناوە 5 ڕۆژەدا نەکاریە لەسەر زەمینی و بڵێ گرتیە و داگیرکردە سەیتەڕە سەریکردە حتا وەکە نها لە سەرانسەری سینۆر شەڕێکی و بەرخۆدانێکی دیرۆکی ژلای هێزن سووریا دەموکراتیک و پێشەکتیە پەگەوێ پێژە بەردەوامە. بێگومان ئەو عێریش بە گەلک ئارمانجێن خراپ و هۆڤانە هاتیە ئەنجامدان داگیرکردەیە ڕۆژاوای کوردستانی باکوور و ژلاتی سووریای ئارمانجدا تنەکردنا گەلێک کورد وەکی نەتەوە کورد بە تایبەت وەکی ئیرادە وەکی هەبوون وەکە تێکبرنا دەستکەفتیان کووردا ڕۆژاوای کوردستانی و باکوور و ژلاتی سووریایەدا دا هەمان کاتدا لە دژی پرۆژەیە دەموکراتیک یەک و هەرەمێ دەهەیی یەک و پشتە خۆ دەرێ ڤەبریە خۆسەریە باکوور و ژلاتی سووریایە کو ئەv ناوە 8 ساڵێن ڕابردوودا ژیانێکی هەف بەش براتیەکی گەلان و هەرەمێکی سەقامگیر و ئارام و هەموو کەس بە هەفتوورە پێکەوە ژیان دکێ حەز دکێ وێ
پروژه تێک ببێ وا گەلان بەردێ هەفتوو سیراعکی دناوا پێکاتەیان کورد و عرب و سریاناندا ئەنجام بدێ و شەڕێکی ناخۆیی دەرخەیە یەکی دیتر ji armancên dewleta Tirkiye dagirker ji vê êrişê ji vê dagirkeriyê guhartinekî dîmografî di heremê de ye yanî ew penaberên Sûriya yanî mirov bilê ew murtezeqên Sûrî ew kesên tundrew ewên bermahiyên Daişê û Cebhet-i Nesra û Ehrar Şam ew kesên ku têk hatna şikandin di şerê li beramberî hêzên Sûriyaya Demokratîk de em roj dewleta Tirkiye hez dike li wê herêmê bicî bike û piştî ku bi milyonan Kurd ji wê herêmê koçber bike yanî bi rastî pîlanekî qirêj e pîlanekî bi hemû şêweyan nayê qebûlkirin heger di asla navdewletî de jî bê dewleta Tirkiye bi vî şêwayî sînorên navdewletî qanûnên û yasayên navdewletî dişkêne damanka da di encamê vê êrişa hovane de nêzî 200,000 kes aware bûne şerrekî giran nava 5 roja de di du bajarên mezin yê Bakur Cilatê Sûriyeyê de li Sirêkaniyê û li Girê Spî şerrekî mezin rûdaye di encam da ya herî dawî berî 5 saeta komek ji gelên sivîl ku dixwest xwe bigihêjîne bajarê Serêkaniyê ku ji boî aşîtiyê ji boî li pêşiya dagirkeriyê rawestê sivîl bûn medenî bûn dewleta Tirkiyê bi tayarên xwe êrişî wê karwanên sivîla kir bi dehan ciwanakê şehîd xistin û bi dehan ciwanakê birîndarin niha li Rojavayê Kurdistanê bi rastî êrişekî hovane ye pêwîst e ku her kes li beramberî wê nakê rawestê û qebûl neke û pêwîst e raya giştiya navdewletî di zûtirîn kat de li pêşiya wê êrişa hovane rawestê yanîş ême li beramberî kersekî mirovî ne بەڵێ سوپاس دەکەم کاکستان مامۆستا بەکر جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانن لەسەر ئەو ئۆپۆراسیۆنی تورکیا کە هەندێک جار بەرگێکی دینیشی بە بەردا دەکرێت خوێنەوەی بەڕێزت بۆ ئەم ئۆپۆراسیۆنەوە ئەوەش کە زووزارکردنی بە تێکەڵکردنی باینی پیرۆزی ئیسلام بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا سڵاو ئەنێرین بۆ هەموو هێزەکانی هەسەدە و هەموو ئەوانەی کە بەرگری و دیفاع لە کەرامەتی نەتەوەکەمان و هەروەها مرۆڤایەتی دەکەن لەو پارچە ئازیزەی کوردستان و درود و سڵاویش ئەنێرین بۆ ڕۆحی شەهیدەکان و هیوای چاکبوونەوەش بۆ بریندارەکان دەخوازین بە دڵنیاییەوە ئەمە من پێم وایە ململانەیەکی زلهێزانە لە ناوچەکەدا و دوای هەڵکردنی گڵۆپی سەوزی ئەمریکا بۆ تورکیا بەداخەوە ئەو پرۆسە سەربازیە دەڕەندانەیە بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان ئەنجامدرا حتمەن ئەمە ئەجندایەکی سیاسی شۆڤێنی لە پشتەوەیە چونکە ئەو سێنەتەوەی تورک و کورد و عەرەب کورد و فارس و تورک و عەرەب کە کوردیان بەسەرادا بەشکراوە ینی نەتەوەی سەردەستی تورک و دەوڵەتی تورکیا لە هەمووان زیاتر شۆڤێنی و ڕەگەز پەرستانەتر نەک بەرامبەر بەو پارچەیە بەڵکو تورکیا بەرامبەر هەر پارچێکی تری کوردستان کە بەرەو پێشچوونێک هەبێ ئەو دژی دەوەستێتەوانێ قسەکەی عوسمان بایدەمیر زۆر تەواوە ئەگەر لەسەر هەسارەیەکی تریش قەوارەیەکی کوردی هەبێت تورکیا دژایەتی ئەکات لەبەرەوە هەتا بۆ باشووری کوردستان تورکیا هەرێمێکی سەقامگیری گەشە سندوی ناوێت بەڵکو وەکو بازارڕێک سەیری باشووری کوردستانەکە بۆ ساختکردنەوەی کەلوپەلەکانی خۆی و کاڵەکانی خۆی و بەداخەوە داگیرکەرانی کوردستان لە تورک و فارس و عەرەب هەمیشە ینی کە بەرجی دینیان کردووە بەبەری ئەو هەڵمەتەکانی قڕکردن و جینۆسایدی گەلەکەمان بە درێژایی مێژوو و میلەتی ئێمەش بەداخەوە زۆر جار خۆشباوەڕ بووە بە ناوی برایەتی دینی و ئیسلامیەوە خەڵەتاوە و هەمیشە دین وەکو چەکێک بەکار هاتووە بۆ لە ناوبردنی گەلی ئێمە کە ئەمەی ئەکرێت لە ڕاستیە دوور و نزیک پەیوەندی بە دینەوە نییە ئەمە دەوڵەتی تورکیا توانم بڵێم باغیە دەستدرێژی کارە ئەو دەستدرێژی ئەکاتە سەر گەلێک نەتەوەیە کە لەسەر خاکی خۆی ئەژی بە دوای کەرامەتی خۆی داوێڵە
و دینی ئیسلام پەیامی ئاشتی خوازی پێەیە دانی بە زمان و نەتەوە جیاوازەکان و ڕەنگە جیاوازەکاندا هێناوە هەرگیز تەنانەت ئەگەر مرۆڤ بێباوەڕیش بێ مرۆڤ لەسەر بێباوەڕی لەسەر کوفر ناکوژرێ بە هیچ شێوەیەگانی بۆیە ئەمە تەنها ڕاکێشانی عاتیفەی دینی گەلی تورکیایە و بەداخەوە ینی کە زیاتر ئەمە تەعبیئەی سوپا و شەقامی تورکی بەمە دەکرێت ئەجینا دوور و نزیک پەیوەندی بە دینەوە نیە و دین بەریە لەم کردەوە وەحشیگەرانە کە بەرامبەر بە خەڵکێکی مەدەنی سڤیل ئەنجام ئەدرێ بۆیە ئەم کێشەیەکی سیاسیە بەلای ئەمەوە و لەولاوە کێشەیەکی ئینسانیە و کێشەیەکی نەتەوەیە کە پەیوەندی بە ڕێوەبەری خودسەری ئەو پارچەی کوردستانەوە هەیە. بەڵام ئێمە ئەی لایەنە کوردەکانیش توانیوێنە چەکی دین دژ بە لایەنەکانی تر بەکاربێنن یاخە بۆچی مەسەڵەن وڵاتانی تر بتوانن چەکی دینی بەرامبەر بە گەلی کورد بەکارێن کە بەڕێز و داینی پیرۆزی ئیسلام دوورە لەوە. بەڵێ ینی هەموو نەتەوەکانی دنیا بە تایبەتی ئەمە ئەمانی دەروجیران تورک و عەرەب و فارس و ئیسرائیلیەکان هەمویان دینیان بۆ خزمەتی قەواری نەتەوەی خۆیان بەکارهێناوە بەڵام بەداخەوە ئێمە تەوزیفی ئەمەمان نەکردووە بە تایبەتی ئەو حیزبانەی کە لە نیوەی دووەمی سەدەی بیستەمەوە دروست بوون بەداخەوە ینی بەڵام ئەمە هەرگیز پاساو نییە بۆ ئەم ینی ئەگەر ئەم هێزانە هێزی علمانی بن هێزی مارکسی بن پاساو نییە بۆ ئەوەی کە ئێمە شەرعێت بە کردەوە دڕندەکانی بەعز بین لە ئەنفالە لە جینۆساید و چیمیابەرانەوەی ئەمڕۆ تورکیا ئیکا و ئەوەی کە ئێران دەیکا هیچ کامێک لەو دەوڵەتانە و ئەمە پاساو نییە بەڵام بە دڵنیاییەوە دەبواە ئێمەش هەمومان هەموو هێزە سیاسیەکان چ عیلمانیەکان تەنانەت ئیسلامیەکانیش ئەبوایە یعنی دینیان لە خزمەتی قەواری سەربەخۆی کوردستان و بەدەستێنانی مافەکانی گەلەکەمان بەکار بهێنایە بۆ ئەوەی کە ئەم زەریعە و وەکوڵە بیانوە نەدەین بەدەست داگیرکەرانی کوردستانەوە کە بەداخەوە هەمیشە کوردیان وەکو ئیسرائیلی دووەم وێنا کردووە لە کاتێکە خۆیان هەموو دەوڵەتانی عەرەبی و تورکیاش خۆشترین و باشترین علاقە و پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل هەیە. بەڵێ سپاس دەکەم مامۆستاکە سلێمان گەرم و لای بەڕێزت سەبارەت بە ئەو ڕێکەوتنی کە کراوە لە نێوان هێزەکانی سووریای دموکرات و حکوومەتی رووسیا و سووریا بۆ گەڕانەوە ئەوەندەی کێوە ئاگادار بن وردەکاریەکەی چیەوە لەسەر چی ڕێکەوتن بۆ بۆچی ئەم ڕێکەوت نەکراوە ئایا لە ناچاریدا پەنای بۆ براوە؟ ینی هەر کەس هەلوەستامان لە بەرامبەری دەوڵەتە سووریا و بگشتی سووریایی وەکی پرۆژەیە چارەسەریە ji بۆی سووریایە نو ji بۆی سووریەکی یەکگرتی ji بۆی سووریەکی دەموقراتیک کومافێ هەر کەسی دناڤە سووریایدا هەبێ هەردوو هەر کەس بە هەفتوورە ژیان بکێ ژیانێکی کو هەر کەس وەک هەبێ دناڤدا دۆزە کورد وەری چارەسەرکردن بە تایبەت ji بۆی wê yê me xwedî helwestekî wanî bûn ku ji destpêka şoreşa Rojavayê Kurdistan heta wikenha hemû gelên herêmê hatine parastin hemû gel di nava projeya rêveberiya xweser de bi hevdûre jiyan dikirin û mafê hemû di çerçova hevpeymana civakî ya Bakur Rojhilatê Sûriyeyê de heye her tim yê me ban kiriye ji boî yekrêziya xaka Sûriyeyê ji boî parastina sînorên Sûriyeyê bêguman di çerçova Sûriyekî nenavendî demokratîk ku li ser destûrekî demokratîk û bi îtîfaqekî ku guhartinekî cezrî di nava sîstema istibdadê ya rejîma Baez dewerê çî kirin. Di vê çerçovê de yê me tekoşînekî çend salên rabirdû berdewam ji boî em karibin guhartinekî çê bikine. Bêguman di pêvajoyan şerên ku hatinî rûdan şerên li beramberî Cebhatû Nesra Ehrar Şam li beramberî Daişê kotahî de ku mekarî bû em serkeftinekî gewre çê bikin behtirî yanî zêdeyî serê sedî seh ji xaka Sûriyeyê me rizgar kir nêzî 6 milyon Sûrî me parastin bêguman em her tim çaverê bûn ku em bigihne îtîfaqekî siyasî taybet jî bi hêza Sûriyeyê re yanî bi rejîma Şamê re çunkî ew heta niha mumessilê şer'î yê dewleta Sûriyeyê ye û pêwîst e pêre bigihêjine îtîfaqekê çarçova neteweyek bûî debe yan jî bi hêzên navdewletî ê ku xwedî bandorin wekî Rûsya wekî Amerîka wekî dewletê dîtir di vê çarçovê de îroj di roj bûn hevdîtin di navbera rêveberiya xweser
هێزن سووریای دموکراتیک و رووسیادا دەرکەتبوونە پێش vê êvarêjî bi beyanameyekê resmî باشە بەس ئەمە ینی بەمانەیەوەنی کە کورد ئەو ناوچانە بە تەواتی تەسلیمی ڕژێمی سووریا کردوێتەوە بێگومان نا بتەکیید ینی ڕێکەوتنێک کراوە لەسەر هێزەکانی سووریای دموکرات و هێزە کوردەکان ئەم ناوچان هەر خوان دەسەڵاتیان دەبێت لە کۆبانێر لە من بچ بێگومان وێ ئەو دەستکەفتیان گەلێ کورد وەرنە پاراستن و بێگومان وێ ئەو خوێنە هەزاران شەهیدین و لە بەرامبەری وا دەستکەفتیا داین وێ ڤالە نەچێ نە مەسەلەتێکی وانە بە تاوەکەنها ئێتیفاقێکی لەشگەریە بە تایبەت ناوبەرە هێزن سووریای دموکراتیک و رووسیادا و سینۆرên دەوڵەتە تورکیە وەرێ پاراستن لە بەرامبەری داگیرکاریە دەوڵەتە تورکیا پێنج ڕۆژە ڕێکەوتنە بڵین تەنابۆیە کەوان بگەڕێنە و من بجوو کۆبانیا خودت بۆ سەر سنووریشە هێزەکانی حکوومەتی بڵین ڕژێمی سووریا لەمە دووە دەگەڕێنەوە سەر سنووریان ڕۆژاوی کوردستان لەگەڵ تورکیا بە پێی ئیتیفاقەکە یعنی وێ دوێ ئیتیفاقێدا لەشگەرێن سووری وێل سەرانسەری سینۆرێت ناوبەرە سووریا ڕۆژاوای کوردستانی و تورکیادا بەڵاو ببن di nav de jî rizgarkirina hemû heremên dibin dagirkariya dewleta Tirkiyeyê de bi taybet jî Efrîn yenî pêwîst e Efrîn jî werê rizgarkirin ji dagirkariya dewleta Tirkiyê û pêwîst e êrîşa dewleta Tirkiyê ya ku niha berdewam me li ser Rojavayê Kurdistanê werê rawestandin ev ya di çarçova parastina destkeftiyên şoreşa Rojavayê Kurdistanê de ye rêveberiya Xweseriya Demokratîk şar û şarûşkên Rojavayê Kurdistanê rêveberiyên tê de wê werê parastin belam ئێتیفاقێکی leşgeriya ji bo parastina sînora پێ دوای دەتوانێت ئەمە ئۆپراسیۆنی تورکیا ڕابگرێت ئەم ڕێکەوتنە ڕێگیری لەوە بکە کە تورکیا دەست بەسەر ناوچەکانی ڕۆژاوی کوردستان دابگرێت یعنی ئەمە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە نردنی هێز بە تایبەتی بۆ سەر سنوورەکان بۆ نمونە ئێستا لە سەرەکانی گورێسپی شەڕێکی قورسەیە ئەو هێزانە دەنێدرێن بۆ ئەویش یعنی ئەم ئێتیفاقێکی لەشگەریە و فەرمی هاتی ڕاگاندن هێزن سووریای دموکراتیک و هێزن سووری بە سەرپەرشتیە رووسیا وێ پاراستنە هەموو خەکە سووریایە بکن وێ هەرەمێن دیتر یەن داگیرکەر هاتنی داگیرکردن bi taybet دووبارە ez bêjim Efrîn pêwîst e werine rizgarkirin ji dagirkariya dewleta Tirkiyeyê ev jî di çarçova wê îtîfaqê de ye belam tefasîlê wê nake ekêt zorin eweya mijarên guftûgû û nîqaşê ne lê ev îtîfaq bi fermî hatiye ragihandin û îtîfaqekî leş سەرڕاوی کەم ڕێکەوتنە بە فەرمی هاتووتە واژۆکردن متمانە هەیە بە رووسیا و حکوومەتی سووریە چونکە پێشتریش مەسەرەن لە کۆبانێ ینی پشتیان لە خەڵکی ڕۆژاوی کوردستان و هێزەکانی سووریای دموکراتی پێ دوای ئەم جارە متمانە هەیە ئەم جارە جیاوازە ئیتیفاقەکە یعنی پێویستە ئەم بێ ڕاستیە بزانم بن دەوڵەتە سووریای دەمەکەتە شەڕێل خۆ لە بەرامبەری ئەخوان مسلمینەدا هەموو جغرافیای سووریای چۆڵ کرد و خۆ ناوەندی شاراندا تایبەت شامێدا خۆ کۆم کرد و ت پاراستنا گەل لێ سووریای نەکرد ئەڤەیە ڕاستیە ڕژیمên دەوڵەتên نەتەوپەرستن ڕژیمên دەستەڵاتدارن ku نەتەنێ پاراستنە گەلێ خۆ ناکێ دەماک و خەتەری تێسەر کورسیەوە و تێسەر بەرژەوەندیەوە گەلێ خۆشی قەتل دکن یعنی مەژبیر نەکردیە ku سەد هەزاران ji gelê Sûrî jî hatine şehîd xistin û hatine kuştin bi milyonan jî hatine koçberkirin ser destê va sîstemên desthilatdar û va sîstemên netewperest eveya mecbîr nekiriye lê bêguman heger dema xeteriyekî wekî wa pênc rojin tê ser Rojavayê Kurdistanê dewletekî wekê dewleta Tirkiye êrîşekî dike ku millet komkujiya jê çêbike yanî kesên medenî li ser xeka Rojavayê Kurdistanê pênc roja bi ehdaman têne şehîd xistin yanî li ser ji seyarê dadixin û fişeka hilwadidin wanakê şehîd dixine yanî dema ku êrîşekî wanî hovane ji dewletekî wekî ya NATO weke dewleta Tirkiye û dinya jî wê katê bêdeng e li beramberî wê natwanê biryarekî navdewletî encam bide Meclisil Emin dirûnê Camia Erebî dirûnê hemû kes helwest bê helwest ma li beramberî ev hovîtiya ku li Rojavayê Kurdistanê hate encam dan bêguman ev heya rêvekir ku em bi
رووسیا ڕەبگەیشتنە ئێتیفاقی بەرین هاژی ئەم گفتوگوۆیان دەم درێژدا بوون بە رووسیاەوە و برژیما شامێرەژی یعنی چەندین جار شاندەی ڕۆژاوای کوردستانی چوونە مۆسکۆ چەندین جار چوونە حمێمیم چەندین جار چوونە شامێ و هەر گفتوگۆ لەگەل وارایەداران دەکردن یعنی ئەوەیە پێواژوەیەکی خۆی کەون هەبوو کو زەمینەک چێکرد بوو ji بۆی ئەو ئەتیفاقا سپاس دەکەم مامۆستا بەکر بگرێم بۆ لای بەڕێز سەبارەت هەر بە ڕۆڵی ئیسلامیەکانی کوردستان چییە مەسەرەن لەو شاڵاوانەی کە بە ناوی ئیسلامەوە دەکرێتە سەر میلەتی کورد ئەی لایەنە ئیسلامیەکان مەسەرەن لە کوردستان لە ناوچەکانی دیکە دەبێت چ ڕۆڵێک ببینن بەڵام بەدڵنیاییەوە ئەبێ ئیسلامیەکان پێش هەموو هێزەکان لەبەرەی گەل و میلەتی خۆیان دابن چونکە ئاین کە هاتووە دین هاتووە بۆ خۆشببختی مرۆڤەکان هاتووە و ئیقراری کردووە بە مافی گەلوونەتەوە جیاوازەکان و ئێمە توانین دین بکەینە کەرەسەی بنیاتنانی قواری خۆمان قواری دڵخوازی خۆمان وەکو گەلێک و چۆن هەموو نەتەوەکانی تر دینیان تەوزیف کردووە بۆ پێکهێنانی کیانی خۆیان ئیسلامیەکانیش دەبێ لەم مەفهومە بگەن چونکە ئێمە بە ئیرادەیەکی خوایی بە ویستێکی خوایی پێمان ئەوترێ کورد پێمان ئەوترێ نەتەوەی کورد کە ئێمە خوددا خەڵکی کوردین بە زبانی کوردی دەدوێن بۆیە بێ ڕێزگرتن لەم ئیرادە خواییە نیشانەی ئەو پەڕی باوەڕداربوونە ئیمانداربوونە و بێ ئیسلامیەکان لە ڕاستیە خەباتی ئەوان و دینداری ئەوان بڕژێتە ناو خۆشببختکردنی میلەتەکان و خزمەتکردنی میلەتەکانەوانێ بۆیە ئەمانە بێ لەبەرەی پێشەوەی خەبات و تێکۆشانابن بۆیە تەماشاکەین هەموو شۆڕشەکان هەر لە شۆڕشی شێخ عوبەیدوڵڵای نەری شۆڕشی شێخ سەعیدی پیران و هەروەها بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان قازی محەممەد شێخ مەحموود و هەموو ئەم شۆڕشانە تەماشاکەین کە ڕۆڵی پیاوانی ئاینی و مزگەوتەکان و ڕۆڵێکی یەکلاکەرەوە بۆ لەم شۆڕشانەدا کە بینیوانە و ئەم میلەتی ئێمە کە بە ئازادی و اختیاری خۆی کە باوەشی کردوێتەوە بە ئیسلامە و بەشداریەکی کارای لە شارستانێتی ئیسلامیدا کردووە هیچی کەمتر نییە لە نەتەوەکانی تورک و عەرەب و فارزیانی بە پێچەوانەوە کورد دڵسۆزانەتر خزمەتی بەو دینە کردووە بەڵام بەداخەوە هەر سێ نەتەوەی سەردەست بە درێژایی مێژوو تەنانەت لە سەردەمی ئەو سەردەمەی کە سەردەمی خولەفاکانیش بووە لە ڕاستە لەمانی دوای لە دەوڵەتی عوسمانی و ئێمە بە زیاتر چەساوی نەتەوانێت لەبەرەوە ئەبێ ئیسلامیەکان خەباتی خۆیان بۆ خۆشببختی میلەتەکەیان بەکاربێن و نابێت لەم خەباتە دواکەون بەس مامۆستا وێنەی کە ئەگەر مەسەرەن خەڵکاشن ناوی بە میلەتی کورد ئەوەی کە بە ناوی ئیسلام و هێرش دەکرێتە سەر کورد و خەڵکی مەدەنی تێدا مەسەرەن شەید دەکرێت ئەمە وێنەی ئیسلامیش لە دەرەوە ناشیر ناکات ینی ناشرینکردنی وێنەی ئیسلامی تۆ خۆی ئەو دەوڵەتانسیۆنێک بۆ نمونە بە ناوی دینەوە ئەنجام خەڵکی مەدەنی تێدا شەید بێت بەڕای من ئەوە کاتێکی سوتاوە ینی میلەتی ئێمە تا ڕادێکی زۆر لەم گەمەیە گەیشتووە و ئەو دەوڵەتانە کە پەنان بۆ ئاین بردووە بە درێژایی مێژوو هەرسێ دەوڵەتەکەی کە کوردی بەسەرادا بەشکراوە هەمیشە کە پەنیان بۆ بردو بەڵام کاتێکی سوتاو بوو ینی ئەو ینی خۆیان هەڵگیری ئەو ئاینە نەبوون بەڵکو ئەمانە ئاینیان بەکارهێناوە ئەگینا ئەمانە دەوڵەتی علمانی بوون دەوڵەتی دژەدین بوون بەڵام سۆز و عاتیفەی گەلانی خۆیانیان دواندووە بە ئەوە فعلەن بەشێکیش لە پەیامەکە بوو ئەوە بۆ ناشرینکردنی دین بووە و لەو ڕێوەکو ئەوەی کە کورد لە هەر پارچێک لەو پارچانەی کوردستان دینی بەرچاو بکەوە دەستبەرداری دینەکەی ببێ کە خۆشبەختانە کورد نەک هەر دەستبەرداری نەبووە بەڵکو باوەشی زیاتری بەم دینەدا کردە چونکە ئەم دینە ئاینی ئیسلام 1400 ساڵە لەگەڵ شعر و پەخشان و داب و نەریت و عرف و مێژوو و کەلەپور و کەلتوری میلەتی ئێمە لە هەموو پارچەکانی کوردستانە ڕەجی داکوتاوە و تێکەڵاو بووە ئەتوانین بڵین ئەم دوانە ئەوە نە پێکەوە دەست لە ملاننجیاکردنەوەیان مەحاڵە بە پێچەوانەوە ینی زیاتر ئەوە هانی میلەتی ئێمەی داوە کە باوەش بە دینا بکات چونکە ئێمە ئەگەر بە درێژایی ئەو مێژووە کە ئەو هەموو قڕکردن و جینۆسایدە لەسەر ئێمە بووە یەکێک لە هۆکارەکانی مانەوەمان دینداری بووە هی کورد ئەگەر حتا لە 90 هەر چوار پارچەی کوردستان ئەتوانین بڵین لە 90مان مەزهەبی ئیمامی شافعین کە ئەوە خۆی یارمەتی دەربووە کە کورد بمێنێتەوانێ ئەجینا ئەو هەڵمەتی جینۆسایدەی بە درێژایی مێژوو ڕوبەڕووی کردبووەوانە ڕوبەڕی هەر میلەتێکی تر بووە ئێستا لەسەر خەریتە ناوی نەمابوو بەڵام
دین هۆکارێک بۆ بۆمانەوەی ئێمە. باشە بەز ئیسلامیەکان لە شەڕی داعشە بنەوە ڕۆڵێکی بەرچاویان گێرا لە هۆشارکردنەوەی لاوان مەسەرەن ڕوبەڕووبوونەوەی بیری توندڕەوی ینی ئێستا و ڕۆڵەیان دەبینن لەو ئۆپەراسیۆنانەی کە دەکرێتە سەر ڕۆژاوی کوردستان ئەبێ ئێمە مەبەستمان لە ئیسلامیەکانی کوێ ئێستا ئیسلامیەکانی ئێمە گەڕهی باشووری کوردستان بگەڕێین ئەتوانم بڵم مووقیفی ئەوان هیچی کەمتر نیە لە مووقیفی هێزەکانی تر و بەفیعلی ینی لە بەرەوەی پێشەوەی بەرگریکردن چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی معنەوی چ لە ڕووی بەشداریکردن لە خۆپیشاندان و گربوونەوەکان چ لە ڕووی دەربڕینی پشتیوانی بە هەموو جۆرەکانی پشتیوانی لە قەزیە ڕۆژئاوای گەلەکەمان وە ینی هاوسۆزیە کە ئەمە نەک ئەمە منەتکردن نیە بەڵکو ئەرکی سەرشانە تۆ لەگەڵ هاوزمانەکەی خۆت هاونەتەوەکەی خۆت و ئینسانانێک کە لەسەر خاچی خۆیان ڕوبەڕووی جینۆساید و قەتڵ عامە بنەوانێت لەبەرەوە من پێم وایە لەسەر ئاستی ڕێخستنەکان و لەسەر ئاستی حیزبی و لەسەر ئاستی میدیایی و ئیدانەکردنی ئەو پرۆسە تاوانکاریە ڕۆڵی ئیسلامیەکان ڕۆڵێکی بەرچاوە بەڵام ئەبێ باشتریش ئەم ڕۆڵە ببینن مادام نەتەوە سەردەستەکان پەنا بۆ چەکی ئای نەبن. سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕین وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێک دەسڵاتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک سلێمان لەسەر مەسەلەی ئاوارەکان کە بەڕێز وتت تورکیا دەیەوێت 3 میلیۆن ئاوارە لە ناوچەکانی ڕۆژاوی کوردستان جێگیر بکات. ئەگەر ینی مە جێگیر بکات کورد دەبێتە کەمینە. ئێستا کورد خۆی نزیکی 3 میلیۆنە لە سووریا. ینی کورد نزیکی 3 میلیۆنن لە سووریا لە سەرانسەری سینۆرەی ناوبەرە سووریا و تورکیا بە ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستاندانە. پرانیا باژارێ وێ ناکێژی خێزانێ هەردوونە، ینی باژار دابەش بوونە لە ناو سینۆر، هەم عشیر و خێزان دابەش بوونە لە ناو سینۆر. بەڵام ئارمانجا دەولەتە تورکیش ji ئاوارەکان و ئەو پەنابەرێن ku li nav Tirkiye hene Tirkiye rastî ibtîzazekî nemroviyî û bêexlaqî bo penaberanê Sûriye dike. Hem Ewropa pê tehdît dike, hem Rojava pê tehdît dike, hem rejîm pê tehdît dike û armanca wê ya serekiya têkbirina netewa Kurd di wê herêmê de. Yani kesê ku dîroka Rojava jî zane ku berî 40 salî hîzamekî erebî li wê li heman çûna ku قسەت کە ئەردوغان لەسەرێ
حیزامێکی عربی هاتبوو ئەنجامدان 42 گوندی عربە دوێ هەرێمێ داهاتبوونە چێکردن و یعنی زۆربەی زەمینی ئەو هەرەمانە دابوون عربên غەمر ئێکوش حەلەبێ و ژرە قەیواناکە ئانی بوون نەهاژی ئەف پیلان بەردەوامیە وێ ئیتیفاقەیە یعنی چاوەکو دەولەتێن نەتەوپەرستێن داگیرکەرێن لەسەر کوردستانی لە بەرامبەری کورد ئیتیفاق دکن بێگومان ئەو پرۆژەیەن واین تعریبکردن و قڕێژ ئەنجامدان ئەوانە کە دەژی متفقن و یەک هەلوەست و یەک کاری دکن لەسەرێ بێگومان ئەv تشتێک و نەهات دخوازن بکن بڤی شێوەی دمەشەیە بەڵام حەز دکەم ئامانجە هەنێک تشتێک گرنگ کو بە ئێریشا دەولەتە تورکی یا داگیرکەر لەسەر ڕۆژاوا دەکەتە پێش یەک ژوا خاڵی ئەساسیژی ڕایە گشتیە ناودەوڵەتیە بێگومان ڕایە گشتیە ناودەوڵەتی ناتوانیت ئالیە پراتیک دە پشتگیریە شۆڕەشە ڕۆژاوا بکێتە ئێستا یعنی نەد مەجلس سلامندە نە بریارێکی ناودەوڵەتی و نە دناو وڵاتانی عربادا و هەم ناتوانن و تورکیا ژوێ ئێریشەخوا ڕاوەستێنن بەڵام حەز دکەم ئاماجە بۆیە نقطە گرنگ بکەم و شۆڕەشە ڕۆژاوای کوردستانی کاری بوو دناوە دڵی جیهانەدا جیەکی خوای یە گرنگ یە ئەخلاقی و دەموکراسی دروست بکەیە یعنی ڕایە گشتیە ناودەوڵەتی سەرانسەری ئەمریکا لە سەرانسەری ئەوروپا لە سەرانسەری وڵاتانی عرب بە سەدان بە هەزاران کەسێن ناودار ڕەوشەمبیر سیاسەتمەدار هونەرمەند کەسێن کوتێنە ناسکردن دی جیهانێدا هەمویان پشتەخوا ji بۆی پشتگیریە خۆشببووی شۆڕەشە ڕۆژاوا و نەقبولکردنا خۆشببووی ئێریشا دەوڵەتە تورکیە دانیشاندان ئەvەیە چ ددێ نیشاندان ئەvەیە ددێ نیشاندان و شۆڕەشە ڕۆژاوا بە پرۆژەیە خۆیە دەموقراتیک بە شەری خۆی لە دژی داعشێ بە پرۆژەیە خۆی حەقیقی کاریە ڕایە گشتیە جیهانی بگرێ ئالی خوا وەکی تایبەت کوردجی یعنی هەموو ڕایەدارین جیهانی وەکی کورد لێ پرۆژێت مەیزێنن ڕاستە ئەوەیە پرۆژەیەکی دەموقراتیکەش بووی هەموو گەلایە کورد و عرب و سریان هەفتورە دناوای پرۆژێدا ژیان دکن و خودی ئیرادەنە بەڵام لەسەر ناوی کورد بهتر چمکی کورد ملەتێکی نایە ناسکردن دەستوری سووریایدا نینە کورد نەهات نەقبولکردن وەکی ستات و وەکی هەبوون vêde tê nîşandan ku Kurda çawakariye qediya xwe bi cîhanê bidine naskirin û bidine qebûlkirin di raya giştî de belam di aliyê berjewendiyên dewletên desthilatdar û hegemonîk yek ku li cîhanê taybet Amerîka û Rûsya dewletên heremî weke Îran û Tirkiye ev heye êrîş û ne biryardayîne li beramberî êrîşa dewleta Tirkiye di encamê berjewendiyê wa de ne di encamê raya giştiya navdewletî û ya komelgeha navdewletiye ev heye ji bo me birastî hêzekî mezin e û ne tenê li cîhanê de li sê parçe diyê Kurdistanê jî bû şêwayî yanî heger em seyr bikin li şeqamî Başûrê Kurdistan birastî hemû hêzanî ku li Başûrê Kurdistan di aliyê menewî de hez dikim spas bikim ku çawa helwestekî piştgirî ji bo şoreşa Rojava wê berxwedana gewreya li beramberî dagirkerî dewletê Tirkiye bi sed hezaran mirovên Başûrê Kurdistanê ev pênc rojin li ser şeqa min li hemû şar û şeruşkên Başûrê Kurdistanê ev heye birastî wê didê diyarkirin ku şoreşa Rojava twaniye li nav hemû Kurdistan de yekîtiyekî Kurd durist bike li ser bingeha ew berxwedan ew proje ew خۆرت و کەچین کوردایی ڕێی سیدانە ئیسلامیەکانیش لە کوردستان بێگومان یعنی هەموو پارتیên کوردی وەکی هەلوەست وەکی پراتیک نابێژم ئەوەیە شتێکی دیترە یعنی وەکی هەلوەستێک وەکی دڵسۆزی وەکی نەقبولکرد وەکی ئیدانە و محکومکردن ئەوەیە هەلوەستێکی یعنی گشتی پارتیên hêzên siyasiyên Kurdistanê piştgiriya xweş bû wêdan ê rojhilat jî bûye şêhem şêwayî ê bakur jî heman şêwa belam ême çawerî ta êsta ew berxwedan berdewam e êrîş berdewam e ême çawerî
پراتیکن پێویستە وەکی حکوومەتی هەرمی کوردستان وەکی پەرلەمانی هەرمی کوردستان وەکی هەرمی کوردستان بگشتی مابەری ڕسمی ناوبەری ڕۆژاوا و باشووری کوردستاندا هەیە پێویستە پشتگیریەکی دەقات بهتر ژەم شێوایی بۆ ڕۆژاوای کوردستان هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان ئالیە فەرمی دەکراوەیە ینی چۆن تۆزێکی قانون ووانە هەنا پێویستە چوون و هاتن و سەردان و زیارەت ببن تۆزەکی بەرز بازرگانیژی دەبێت ئەوەیە پێش ئێستاشی هەر هەیە تا ئێستاشی بەردەوامە بەڵام ببورە کاتێک و ئێریش دێ سەر ڕۆژاوە کاتێک و کۆمکوژی لەسەری کوردێ کاتێک و ئەوارە 100,000 لە ڕۆژاوە پێویستە دەنگێکی گەورەتر دەقاتش ئەم شێوایی کوونهایی لە باشووری کوردستان ڕوودەیەکو پراکتیک حکوومەت چی بکە مەبەستەوەیە کە هێزی چەکدار بنێری یاخود چی ماوسە حکوومەت هێرێن پراکتیک یعنی ئێمە لە ڕۆژاوای کوردستانیش دەستپێکە شوورەشی بەتاوەکەنها ئێمە تەقدیرەوەدای باشووری کوردستان دکن وەکی چاوە ڕۆژلاتی ناوەڕاستە دناوە چار هێزێن داگرکەرین کوردستانیە مەدید چاوە دەڕافەراندۆمی هەر کەس لە بەرامبەری ئیراداگەلی کورد لە باشووری کوردستانی سەکنی و قبول نەکردن و کورد بوی شێوەی بریارە مەسیری خۆ بدنە ئەمڤەیە دزانن ئەڤەیە حەقیقەتەکە بەڵام تاوەکە ئێستا سیاسەتە استراتیژیە سیاسەتە هێزێن دەستلاتدار نەگۆری بەرژەوەندیین کوردە لە ڕۆژاوای کوردستانی حتا وەکەنها شەڕی تایبەت حتا وەکەنها ڕۆلا تورکیە بهترە سیاسەتە باشووری کوردستانیدا ڕۆلا ئیران بهترە سیاسەتە باشووری کوردستانیدا نا پشتگیریەکی حەقیقی و بخنە هێزێکی گەورە و کاربێ ڕۆلێکی سیاسەتە ناودەوڵەتی دەبلێزێ نەکردە یعنی میناک بێژم دیبلۆماسیەتە باشووری کوردستانی دناو جیهاندا خودی هێزێکی گەورەیە حتا چ خاسیکارینە دیبلۆماسیەت و سیاسەتە باشووری کوردستان بخنە خزمەتە سەکناندنا بەرامبەری کورد نەخراوەتە خزمەت بوون مەسەرداری وڵاتان بتاکید نەخسنە خزمەتێدا حتاوەکەنا نەب شێوایەک و تێخواستنی وەکی کورد چونکی کۆمکوژی لەسەرمەت ناهەیە دانینها ئێریشێک لەسەرمە هەیە بە ئارمانجە تنەکردنی باشە چۆن کوردێک لێرە مەزێنە کاکە تەقدیرە ڕەوشەمە بکە پێویستە تەقدیرە تینی ئەوایە هەلوەستێکی برایانەیە ینی هێمە کوردن لە بەرامبەری کوردێکی لوەیە دەرێتێ کوشتن چی ئەلە ئێستا لێرە چۆن ناتوانێت لە بەرامبەری دەستڵات دارێن هەی لە بەرامبەری سینۆڕێن هەی پێویستە ڕێگەیش بۆی کۆمەلگا بکەن و توانە بێ ڕای خۆی گشتی بێژی هەگەر دەستڵات ناتوانن بریاری بگرن ڕێگەی لەبەر گەنج و ملەت و ڕایە گشتیە باشووری کوردستان کراوە بکەن ڕێگەی بکەن بۆ توان بێ پشتگیری بکەیە نەتەنێ ئالیێ دەستڵات حەزگەم بڵێ سپاسەکەم مامۆستا بەکرد سەبارەت بە پەرلەمان و حکوومەت تۆش پێت وایە تاوێستا نیاڵوێستەکان لە ئاسی پێویستانە بووە نەخێر هەڵوێستەکە لە ئاقاری ئیدانەکردن و دەربڕینی نیگەرانی و بەشداری لەسەر ئاستی شعبی و جەماوەری و میلی ئەوەدا بووە بواە چی بکەن ینی حکوومەت و پەرلەمان و هێزە سیاسەکانی باشووری کوردستان جارێ یەکەم پەرلەمانی کوردستانە وایە هەر لە یەکەم ڕۆژەوە هەوڵدا نەک کە دووست بیکەوە بێتەوانێکە ڕۆژی حوتەمینی ئۆپەراسیۆنەکانە و ئەو کۆبوونەوەی هیوادارم کۆبوونەوەیکی نیوە ناچڵ نەبێ ینی کۆبوونەوەیکی کراوە بێ بۆی هەموو پەرلەمانتاران ینی تەنها ڕێگە بە سەرۆکی فراکسیۆنەکان بدرێت لە چەند دەقیقەیەکات ڕای خۆ پێویستە هەموو پەرلەمانتاران لە سەر حەدەسێکی ئاوا گەورە قسەی خۆیانیان هەبێت دووهەم حکوومەت یاریمی کوردستانی توانیت چەند هەنگاوێک بنێت مەسەلەن ڕەوانەکردنی تیمی پزیشکی ئەوەیان یەکێکە لەوانی بۆ بە هاوەن ناوەچوونی بریندارەکان و داعمی نەخۆشخانەکان و ئەبوایە لەسەر ئاستی پەرلەمان کە بۆ نمونە ئەو قونسوڵانی کە لە هەولێران نزیکەی چل قونسوڵگەری لە ناو شاری هەولێرەدایە ئێمە تیمی پەرلەمانیمان پێک بهێنایە و هیوادارم من لە ئەمڕۆ هەوڵەکانی خۆم دەست پێ کردو لەگەڵ هاوپیشەکانم هیچ نەبێ چەند لیژنەیەکی پەرلەمانی پێ بهێنین سەردانی قونسوڵەکان بکەین بۆ ئەوەی کە ئەو دیبلۆماسیەتە لە خزمەتی پشتگیریکردنی دۆزی ڕایگەلەکەمان نابێت لە ڕۆژ ئاوای کوردستان ئەو یەکێک بوو لەوانە سێم مەسەلەی سنوور فعلە نەبێت تۆلەوە ینی هەم دەرگا بکەیتەوانێ و بتوانی تەبعاً ئێمە ئەزانین کە دۆخی یاریمی کوردستان ینی سنووردارە بەڵام ئەمە مەسئولێتێکی تاریخیە مەسئولێتێکی مێژوویە خاڵێکی تر ئەوایە
حیزبەکانی باشووری کوردستان لەسەر ئاستی لوتکەیە لەسەر ئەم حەدەسە کۆبوونایەتەوە شخصی یەکەمی حیزبەکان نەک بەداخەوە دێم کۆبوونەوە لەسەر ئاستی لق و مەڵبەند و ئۆرگانەکانی خوارەوەیە ینی مەڵبەند و لق و ناوچەکانی حیزبەکان لەسەر ئاستێکی ئۆرگانی خواروتر دێن کۆ دەبنەوانێ و قسە دەکەن ئەوە کۆبوونەوەی لوتکەی ئەحزاب ببوایە کە ئێمە بەرامبەر ئەم ڕۆژئاوای کوردستان هەڵوێستمان چی بێ لەسەر ئاستی نەتەوەی ئەتوانین چی بکەین ئەمە ئەو ئەکانە بوو کە دەتوانرا بکرایە بەڵام بەداخەوە لە ڕاستیە نەکراوە تاوەکو ئێستا بەڵام هەرچەنە لەسەر ئاستی شعبی و میلی هەموو خەڵکی باشووری کوردستان پێم وایە دڵی لەگەڵ ڕۆژ ئاوادایە لەسەر ئاستی شعبی میلی لەسەر ئاستی زانایانی ئاینی مزگەوتەکان ینی هەفتەیە ڕابردوو سەرجە مزگەوتەکانی کوردستان محکومکردن و ئیدانەکردن بە و تعبیئەکردن و هۆشیارکردنەوەی خەڵک بووە کە پشتگیری ئەم پارچە ئازیزەی کوردستان بکەن لە ڕووی معنەوی لە ڕووی دوعا و نزاکانیان و شتێکی تر ئەبوایە کە ئەم هێزە کوردستانیانە بیان کردایە بەڕاستی لە دەرەوە کوردانی تاراوگە هی هەر چوار پارچەی کوردستان دەیانتوانی لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا خۆپیشاندان و گربوونەوەی گەورە بکەن بۆ ئەوەی ینی کەمێک کراوە بەڵام لەسەر ئاستی ئەم هەمانجی حیزبەکان لەسەر ئاستی پێویست نەبووە ئەوە لە ڕووی ڕوبەر و حەجم و قەبارەی خۆپیشاندان و گربوونەوەکان گەورەتر بووایە من پێم وایە لە ڕاستیە کە دۆخی ڕۆژئاوای کوردستان ڕوبە ڤارەتی نافعە بەخێر ئەشتێتەوانێ و گەلی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان هەرگیز ناگەڕێتەوە بۆ پێش شۆڕش هەرگیز ناگەڕێتەوە بۆ پێش 2012 مستحیلە ئەمە بگەڕێتوانێ ڕۆی مێژوو ناگەڕێتەوە زۆر کەمەوە بە لەسەر مەسەرەی زلێزان و مامەڵەکردنیان لەگەڵ کورد و بەجێهێشتنیان لە ساتی مەسەلەن زۆر ئەمە یەکەم جارە بەڵام کورد پەندی وەرگرتووە لەوە ئەمە یەکەم جار نییە کە زلهێزان ئێمە بەجێ هێڵن و ڕەفیقی نێوە ڕێگەی ئێمن کە لە کاتێکە ئێمە لانی کەم لەم چەند ساڵی ڕابردوو لە شەڕی تیرۆرە لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی چ لە ڕۆژئاوای کوردستان و چ لە باشووری کوردستان شەڕی تیرۆرمان کردووە بەڵام بەداخەوە جارێکی تر لەسەر مێزەکانی گفتوگۆ بووەوە قوربانی بەرژەوەندی زلهێزان و سەفقە و گرێبەستە گومانیاویەکانی ئەوان نەخێر ئێمە هێشتا پەنمان وەرنەگرتۆ لەو ڕووداوانە پێش هەموو شت ئەبێ هێزەکانی هەر چوار پارچەی کوردستان دۆستی خۆیان بن و ئەبێ کاتی وەلانانی هەندێک گرەی دەرونی و عوقدەی نەفسی و هەندێک مەسلحەت و بەرژەوەندی حیزبی هاتووە ئەوانە وەلانیان چونکە بۆمان دەرکەوت کە ئێمە پێش هەموو کەس ئەبێ جگە لە میلەتەکەی خۆمان کەسی کە پشتیوانی حەقیقی و دۆستی ڕاستەقینی ئێمە نیە. کاستێمە کاتم زۆر کەمەوە سەبارەت بە هێزەکانی ئەمریکا ئەمڕۆ باز دۆکی کەزار سەربازیان دەکشێنەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە یاخود ئێوەڕاتان چ بوو لەسەر بە ئەو بەجێهێشتنی هێزەکانی ئەمریکا ینی هەڵکردنی گڵۆپی سەوز بۆ تورکیە بێگومان بەکشاندنی هێزی ئەمریکا ژە هەرێما سینۆر اونها ژە هەرێمێکی ترژی بێبەختەیەکی مەزنە لە بەرامبەری گەلێ کورد ئەوەیە دیدیرۆکە کووردا دەژی هاتیە دەستنیشان کرد بەڵام دیدیرۆکە کووردا دە هەر تم کورد تەسلیم بوونە و تێکشکانە چونکی هێزەخوا ژوا دەوڵەتین دەرڤەگرتنە ڕۆژاوای کوردستانی هەرچەند ڕاستە ئێمە حەلیفین حالفا دووەلی لە بەرامبەری داعشێ دەبوون بە ئەمریکاڕژی تێکلیمە هەنا حتاوەکەن هاژی هەنا بەڵام ڕۆژێکیژی مە باوەڕ نەکردیە بووە هێزە ڕۆژێکیژی مە پشتە خۆ نەدایەوە هێزە و ئەمزانن ئەوەی محکومی بەرژەوەندی خوا بن و ئەمزانن وێ سیاسەتێکی بووی شەکلی هەرتمووی هەبێ ینی ji bo wê her tim li Rojavayê Kurdistanê şoreşa Rojavayê Kurdistanê hêza xwe ji gel û komelgehê girtiye hêza xwe ji rêxistina civakê girtiye hêza xwe ji hêzên derve negirtiye pişta xwe nedaye wêna ji bo wê yanî berî ku halifa duwelî jî werê mekarîbûn serkeftinê mezin encam bidin niha jî em berxwedanekî mezin dikin wê serkeftinekî mezin encam ئەو هەزار سەربازە بە تەواوەتی دەکشێنەوە وا بڕێرە هەزار سەربازی کەم ڕۆزیری بەرگری ئەمریکاش باسی کرد هەنی لە ڕۆژاوی گۆری نەرینا من هێزین ئەمریکی نەهال سەر زەمینێ هەنا بەڵام ئەv اتفاقاتێ دبن بگشتیژی di çarçova etîfaqa Rusî Amerîkî de yanî ne dûrî hevdûne hevdûra mutefeqin yanî ême herkes ême baş wekî taybet wekî Kurd jî hêzên navdewletî heta astekî bilind yanî ev 8 salin Rusya û Amerîka di çarçova nüfuzên her du dewleta de tev digerin û di nerîna me de heta weke niha jî berdewama ême jî
بێگومان ئەمێ دەستکەفتی شۆڕەشە ئەمێ دەستکەفتی شۆڕەشە خۆ بپارێزن پێویستە کوردین تایبەت باشووری کوردستانی زانبن و ئەف خەتەریە لەسەر شۆڕەشە ڕۆژاوا لەسەر باشووری کوردستانە پێویستە ڕایە گشتیان ناودەوڵەتی تایبەت کورد هەموو هێزە خۆدەینن و بگۆڕن و سەرکەفتنێکی مەزن وێ خۆدانی دەکەم دو سپاس بۆ بەرەزان سلێمان عارەب نوێنەری پارتی یەکێتی دموکراتی پێدە لە هەرێمی کوردستان ئەو بەکرەوەڵکردنەوەی پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارە ئەم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ